ئەم کاتتان باش من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی ڕۆشنبیری بەداخستنی دەیان کەناڵی لۆکاڵی و ئاسمانی و ڕادیۆ لە نێو هەرێمی کوردستاندا بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنمایی و ئەرکەکانیان بەرامبەر بە وەزارەتی ڕۆشنبیری هەوڵ دەدەین بزانین ڕێنمایەکانی وەزارەت چییە و ئەرکەکانی کەناڵەکان و ڕادیۆکان لە نێو هەرێمی کوردستاندا چییە؟ کەناڵەکان چەندە پابەندی ئەرکەکانیان بوونە کە حکوومەت داوایان لێ دەکات و وا خەڵکیش لەم بارەوە چەندە ڕازیە لە کار و ناوەڕۆکی کەناڵەکانی ڕاگەیاندن کە لە نێو هەرێمی کوردستاندا کار دەکەن لەگەڵمان. ژمارێکی زۆر لە کەناڵی لۆکاڵی هەیە یعنی ئێستا لە کوردستان زیاتر لە 312 کەناڵ و ڕادیۆ هەیە تۆ لەگەڵ بوونی هەموو کەناڵی؟ کەکە من بەڵێ منەگەم و کەناڵەکە حەز دەکەی حەز دەکەم هەبی ڕێزم لۆ کەناڵەکان هەندێک شتان دەکەن چاوەشەکاری پیشان دەدا لۆ مەسەن حەدەسە فیلمێک لە تەلەڤیزیۆنەکان حرز دەکرێتن دەبتە کێشە خەڵکەکە ئێمە بڕک سادە و ساکارە تەقلیدی دەکاتن ئەگە خراپەکاریش بێت لاسایی دەکا کە فێری مەسەرەن دزین بی کوشتن بی تەعاداکردن بی ئەو شتانە زیادی هەندێری کەناڵەکانەوە لە خەڵکی هەندێک کەناڵ هەیە زیانی هەیە بۆ کۆمەلگا بەڵێ منام لە حینی کاتیدا کەناڵەیە ئیجتیماعیە و سەقافیە و شتی تەرفی باشە تۆ چۆن فلتەرێک دادەنەی لەسەر کەناڵێک کە زیانی بۆ خێزانەکەت و کۆمەلگاتەبی یانی چی بکە ینی فلتەر هەیە بە بۆچوونی بەڵێ ئەوە زاری دەبی حکوومەت لە وەزارەتی ڕۆشنبیری ڕێپێدانی هەبێتن مستەکتەربی لەسەر ئەو کەناڵانەی حدودیانێ بی سانسۆریان لەسەربی کەناڵەکان ساری 92 بزەبت لە بیرم نییە تاریخەکەی چەند بوو کە کەناڵی کوردی دامەزرا یەک چارێک بەس لەسەر سەر بەلاغەکەی سەریدا دەنیشتین بەس کەناڵی کوردی بکرێتەوە بە هیوایەت بام ئەی ئێستا کەناڵی کوردی ئێستا ئەوەندەی باسی برنجی دەکا باسی خانەوادی شەیدەکی ناکە ئەوەندەی ڕیکلام دەکرێت بزمس بازرگانی دەکرێت لە هەم کەناڵەکان دابەشبوونی کەناڵەکان تاوا دیارە لە ناو کۆمەلگە ئەوە سەر بەو لایەنێ و سەر بەو لایەنێ و سەر بەولانی یەکەچ خزمەت بە دۆزی کورد ناکە سوود بە نایاری کورد دەگەینی سوود بەگەری کورد ناگەین کەناڵێک بکرێتەوە ئێستا ئەوەندەی فیلمی هیندی و فیلمی تورکی و فیلمی ئێران لۆ من دۆبلاز دەکرێتەوە بابێ کەناڵی کوردی تەمسیلێکی کوردی لە بۆ من لێمدا بزان تام چێژی کووە بزانە چه سوودێکی دەگەین ئێستا کەناڵێ لە ناو خۆمانە فۆلکلۆری باسی ڕەسانەتی کەلتوری کوردی دەکا بڕۆ بزانە چستام چێژە چییە پێشتر یەک دوو تەلەڤیزیۆن هەبوو ئێستا بەدەیان تەلەڤیزیۆن ئەوە لە خزمەتی خەڵکی یان زیانی بۆ خەڵک والله ئەوە لە خزمەتی خەڵک نزایل و لە خزمەتی خەڵک نیان لە بۆی ئەڵعانەکە یعنی وەچیەوەی وەچی سانی داتی ینی هەر منداڵێک دەچی بەکەیف خۆی تەلەڤیزیۆن دەکاتەوە ئیزاع هەیە یعنی شتی وا پیشان دەدەن لۆ عایلە ناگوزێتە وەک برێ فلیمە تورکیەکان زۆری لەگەڵیدانی لەگەڵیدانی وەکو فلیمە تورکیەکان زۆری هەیە ینی ئاشاک بڕک بێ ئەخلاق خوشتە ینی لۆ عایلە هەیە ئەتو لێرکانە تەمەشا دەکەی کچەکە لەو دوو تەمەشا دەکەیان کوڕەکە شتی ناشەرعی تێدا باشە ئەی بۆ سکاڵە تۆمار ناکەی لەسەر ئێسکارە تۆمارکە لە کچێت تۆمارکەین وەزارەت هەیە حکوومەت ڕاستە وەزارەتە حکوومەتەیە کاکە هەمووی ئەوە غێر بەسی بوویتەوە لە وەزارە نبینی حکومە نبینی ها غێر ئەوە کوی جاسەی درایتێ ئەلاوە کوی جاسەی درایتە غێر دەخۆڕا کردیتەوە ئەم دەتانمی زعاق بکەمەوە هەموو ئیجازەی هەیە باسی ئەو کەناڵ ئەو بەرهەمانە دەکەم کە لە زۆربەی کەناڵەکان دەخرێتە ڕوو پێ دوایە ئەوان ئازاد بکرێن باشە یاخود دەبێت فلتەرێک نادەی فلتەرەکە بیکوم ینی فلتەرەکە چی بی بۆ فلتەرەکە ئێستا مەسەن هەندە بەرنامەیە نابی مەسەد داخل بکریان ئەو بکرێ پەخش بکرێت لەو بەرنامانە هەندێک بەعمل ئەوەی نایە کە عایلە تەمەشا بکاتن ینی دەیشتە و مەرحەلەیە ئەرێ وەڵا ئێستا هەندێک کەناڵ هەیە یعنی گوناعە بەڕاستی لە ماڵەوە بیکەوە تۆ ئەوانە دڕش کردەوە ئەوانم هەر نییە لە ماڵێ ینی فلتەر لێ فلتەرم لێدایە نیتمان دەکەناڵێ کەناڵێکی لەم شێوە هەبێ بۆ ناچ سکاڵە تۆمار چی جێ لێ ڕادەگرێن چۆن وایە سکاڵە لە چێت سکاڵا بکەن ئێمە بە دوواداچوون وڵڵاهی بەداخەوە ناخوا سکاڵە پێ دوای حکوومەت کەمتەر خەمبی وەزارەتی ڕۆشنبیری کەمتەر بەتاکیت کەوایە تۆ لەگەڵ زۆری و بۆری بوونی کەناڵەکان حەز ناکەی ئەوەندە کەناڵە هەیە زۆرە هەندە کەناڵەیە لە کۆمەلگەمە ناگونجێتن
چ زیاتر ئازارت دەدا ینی زۆر جارگلەی هەیە دەڵێ خەڵکێک کۆمیدی دەکا بەڵام ئەوەی کە دەیکا زیانی بۆ ینی کۆمەلگا کۆمیدیەکەش زەرری هەیە کۆمیدیەکەش زەرری هەیە بە تاکید ئێستاکە لەو کۆڵانیان دەمەدار هەیە جێم لێ دەبینە لە ئەو فلیمانە کۆمیدیەکان دووبارە دەکەنەوە. تاکو سی و یەکی 2019 هەر کەناڵێک مۆڵەت تازە نەکاتەوە ڕسوماتی خۆی نەدابێ لە یەکی دوو بەخشەکانیان دەوەستێ و ئەوەش دووە مۆڵەتە بۆ کەناڵەکان. کەی ئێوە پەخشی ئەو کەناڵانە ڕدەگرن کە تاوکو ئێستا پابندی ڕێنمایەکانی وەزارەت نەبوو خۆی دەبواە لە یەکی 2019 پەخشەکان ڕابجایە بەڵام لەبەر ئەوەی هەندێک لەو کەناڵانە پابند بوون و ڕەتەکانیان تازە کردەوە وە چەند کەناڵێکیش داوایان کردووە تا سەری مانگ لە سەریان بوەسیم بۆیە ئێمە بەڕیارماندا تا سیویەکی 2019 لە سەریان بوەسیم لە یەکی دوو پەخشەکانیان ڕادەگیرێ یەکی دوو پەخشەکان ڕادەجی باش کەناڵی ئاسمانی تێدایە یان هەمووی لۆکاڵی ئاسمانیشی تایە لۆکالیشی تایە کەناڵی کوردی ئاسمانی ناودارن دەتوانی ناوەکانمان پێ بڵێ ناتوان بۆچی ئەوان پابند نەبوونە قەی ناکە ڕەنگە لەو ماوەیە بتوان پارەکە بدەن پابند باشە تەنیا کێشەکە ئەوەیە کە پابندی ئەوە نەبوونە پارە بدەن بەڵێ خۆی یەکێک لە ڕێنمایەکانی وەزای دەریەکێک لە مەرجەکانی مۆڵەت ڕسوماتە کە ئەگەر ڕسومان نەدا کەواتە مەرجێکی کەمە بۆیە بێ ساڵانە کە مۆڵەت تازە دەکەنەوە ڕسومات بدەن باشە بەشێک لە کەناڵەکان دەڵێن ینی حکوومەت دەزانێت قەیرانە و حکوومەت خۆشی قەرزاری فەرمانبەرانە ینی لەم قەیرانەدا ئێمە ناتوانین ئەو بڕە پارەی کە وەزارەت دیاری کردووە ئێمە بیدن پارەکە زۆرە بەڵێ خۆی لە ڕاستی ئەوانیش لەو حالەتە حەقیانە بۆیە ئێمە ڕەچاوی ئەومان کرد ڕەنگە لە کەناڵێ لە 2012 13 14 حوت ساڵ قەردارە کەناڵ هەیە 3 ساڵ قەرزارە ڕەچاوی ئەومان کردووە بۆیە ئێمە ئەم پارەیەمان بۆ کردن بە ئەقسات کە پابندی ئەقساتەکان ژەبوون ینی پارەکەشتان بۆ کردن بە ئەقسات بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەش پابند نەبوون باشە بۆچی تەرکیزی ئێوە لەسەر پارەیە ینی زۆر جار ئێمە جێبیستی وەرگر یاخود هاوڵاتیان دەبین دەڵێن لە کەناڵەکانی لۆکاڵی بە تایبەتی تەنانێت بەشێک لەوانەیە ئاسمان نیشن ینی سانسۆر نییە هەر کەسێک هەرچی بێ دەتوانێت پەخش بکات بەڵێ خۆی ئەزانی مەسەلە سانسۆر نییە ڕاستە سانسۆر نییە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان مەسەلەی ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕنی هەیە بۆیە سانسۆرنی لەسەر ڕاگەاندن بەڵام ئەبێ کەناڵەکان خۆیان لەسەر خۆیان ڕقیبن خۆیان شتی نەشیا و بڵاونەکەنەوە و ئێمە لە ڕێنمایەکەی وەزارەتی ڕۆشنبیریدا هاتووە هەر کەناڵی مەسلەی تونند و تیژی یان تێکدانی زمانی کوردی یان پشێوی کۆمەڵایەتی ئەمنی قەومی هەر شتێک لە بابەتانە سەرکێتی بکە کەناڵەکە بەخشرا دەکەین ینی پێ دوایە تاوەکو ئێستا نەبوو ئەو حاڵەتانی بەڕێستان بۆ ڕاژگیراوە چەند کەناڵ دەتوانم 4-5 کەناڵ زیاتر ئەو کەناڵانە چی بوون لۆکاڵ بوون لۆکاڵ بوون بەڵێ چیان ینی لەبەر چ هۆکارێک ئەوانە داخراون تونند و تیژی سوکایەتی کردن داخرا هۆکارەکان ئەوانە بەڵێ باشە بە پێی زانیاری ئێمە ئێوە ئامێرێکی تایبەتتان کڕیوە بۆ چاودێریکردنی ئەو کەناڵانە بەڵام تاوەکو ئێستا سەرڕای ئەوەی کە پارەیەکی زۆریشی پێدراوە نەکەوتۆتە کار 6 ساڵە کڕاوە پارێک زۆرش پێدراوە بەڵام یەک گرفتمان هەیە ئەوە چەند ساڵە ئەویش مەسەلەی کارەبایە چونکە ئەو ئامێرە دەبێ بەردەوام کارەبای هەبێ و ئەگەر بۆ چەند خولەکێک کوژایەوە ئەوە دەبێت دووبارە بەرمەجێکەوە ئەو ئامێرە 100 کەناڵ تۆمار دەکە بۆ ماوەی 1 مانگ ناسڕێتەوە دوایی مانگە ئینجا خۆی دووبارە کەناڵ ئەسڕێتەوە
باشە کەسێتر. ینی ئێستا لێرە چێ دەتوانێت کەناڵێک بکاتەوە کەناڵێکی تەلەڤیزیۆنی ینی بەپێی زانیاری ئێمە کابرا ئەگەر گۆشت فرۆش بێ نانەوایەک بێ هەر کەسێک بێ دەتوانانی کەناڵێکی تەلەڤیزیۆنی بکاتەوە هیچ مەرجێکی تایبەتی نییە بۆ ئەوی کە ڕێگری لێ بکە بڵێ کاکە تۆ ڕۆژنامە نووسنی ڕاگەیەنکارن یا خودیا بەپێی ڕێنمایەکە ئێمە هەر کەسێک داوای کەناڵ دەکا ئێمە مەرجمان هەیە مەرجەکان ئەوەیە ئەبێ بەڕێوەبەری کەناڵەکە میدیاکار بێ لە 5 ساڵ کەمتر دەبێت ینی هەموو ئەو کەناڵانەی ئێستا کراوەتەوە هەموو ئەوانەی سەرپەرشتی بە میدیاکارن باڵی دەبێت میدیاکار بێ دەبێت جیاوازە بەڵام ئەوە بەڕێبەرەکە میدیاکار ئێستا وتار بێژێک لە مزگەوتێک کەناڵێک بۆ خۆی دەکاتەوە ئەمە میدیاکار نییە نه بەڵام قەیناکە خۆ خاوەنەکە نا بەڕێوەبەری کەناڵەکە ئەبێ ینی مەبەستت لەوەیە دەبێت بەڕێوەبەرەکە ینی ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بەڕێوەبەرەکە نەک خاوەنەکە. حکوومەت دەڵێت پێش هۆشداری ئێمە زیاتر لە 7 کەناڵی لۆکاڵی و ئاسمانی پابند نەبوون بە دانی ڕسوماتی ساڵانەیان کە پێویستە هەر کەناڵێکی ئاسمانی ساڵانە 10 میلیۆن دیناری عراقی و کەناڵێکی لۆکاڵی سەرتاسەری 5 میلیۆن و کەناڵێک کە لۆکاڵی پارێزگایەک بێت 2 میلیۆن و 500,000 بدات. هەروها وەزارەتی ڕۆشنبیری دەڵێت زیاتر لە 3 میلیار و 500 میلیۆن دینار پارەمان لای کەناڵەکانە هەم ئاسمانی و هەم لۆکاڵی کە تاوەکو ئێستا پارەکەیان نەداوە و دوام مۆڵەتیش یەکی ئەم شوباتەیە ئەگەر بێت و هەر کەناڵێک پابند نەبێت بە پێدانی ڕسوماتەکەی ئەوە کەناڵەکە پەخشەکەی ڕدەگرن بابزانین کەناڵەکانی لۆکاڵی و تەنانەت ئاسمانیش کە لە نێو لیستەکەدایە تاوەکو ئێستا پارەیان نەدایە بۆچی پارە نادەن و هۆکارەکانی پارە نەدانیان چییە کێشە و گرفتی ئەوان چییە ئێستا سەردانی بەشێک لەو کەناڵانە دەکەن. بابزانین ئێوە بۆ تاوەکو ئێستا پابند نەبوونە کە پارە بدەن بە حکوومەت هەر وەک خۆت دەزانی دوای ئەوەی کە داعش هێرشی بۆ کوردستان کرد کوردستان کەتە بەر ئەو قەیرانە زۆرەی کە ئێستا و ئێستاش کاریگەریەکانی بۆ خۆی بەجێهێشتووە هەم لە حکوومەت و هەم لە خەڵکی کوردستان هەتا ئێستا حکوومەتی هەرێم بە هەموو توانای خۆیەوە هەوڵەدا نەیتوانیوە بربەست لە قەیرانەکە بگرێ بۆ نمونە موچەی مۆزەفین و کارمەندانی خۆی بە تەواوی بداتە تا ئێستا وای لێ نەهاتوە ئێمە هەست بە قەیرانەکە نەکەین هەر بۆیە ئێمە لەناو ئەو کەشتین ئێمەش دوور نەبووین لەو قەیرانە بۆیە کاریگەری زۆر زیاتر بوو ئێمە وەکو کەرتی تایبەت تەلەڤیزیۆنەکانی کەرتی تایبەت زۆر لەوە کاریگەری قەیرانەکەیان بەسەردا دیار بوو هەر بۆ نمونە ئێمە لە کەناڵە ئینیگا وەکو گروپی ئینیگا تا 100 کارمەندمان هەبوو بەهۆی ئەو قەیرانەوە ئێستانەکە کارمەندەکانمان بە پەنجەی دەستە ژمێردێت بۆیە کاریگەری قەیرانەکە زۆر کاریگەر بوو و زۆریش گەورە بوو ئێمە نەمانتوانی بەو شێوازە بین کە ئێستانەکە حکوومەتی هەرێم داوای مۆڵەتمان لێەکە کە مۆڵەتەکەش لە 250,000 بۆ چەند هێندە 100 هێندە زیادی کرد بۆ ئەوەش وای کە بەڕاستی ئێمە نتوانین پارەکە ینی پێ دوایە ئەو بڕە پارەی دانراوە بۆ کەناڵەکان پارەیەکی زۆرە بەڵێ لەو قەیرانە ئەگەر بێت و کاتەکەوەکو 2012 و 13 باەوە ئەو کاتە هەموو ئیشەکان باش بوو ئەگەر زۆر ئەوەندەشیان زیاتر کرد بە هیچ کەناڵێکەوە دیار نەبوو بەڵام بەڕاستی ئێستا ئەو پارەیە نەک هەر زۆرە باڵکو گەڵێک زیاتریشە پێویستە حکوومەتی هەرێم وەکو وەزارەتی ڕۆشنبیری و بەرەوبەرایەتی گشتی ڕاگەیاندن چاوێک بەم بڕیارانە بەو ئەنزیمە و تعلیماتی خۆیان بخشێنەوە تۆزێک لە پارەکەش کەم بکەنەوە هاوکاری کەناڵە ناوخۆیەکانیش باشە ئێستا ئێوە توانای ئەوەتان هەیە ئەو بڕە پارەی کە قەرزە لەلاتان بیدەن بە حکوومەت ڕاستی ئێمە ئەو توانایەمان نییە ئێستا ئەو پارەیە بدەینە حکوومەت ئێمە چاومان لەوە بوو ئەگەر حکوومەت هاوکاریشمان ناکە بە هەر تۆزێک لەوەوە یعنی هاوکار بێ کە ئێمە ناتوانانی ئێستا لەو قەیرانە ئێمە ئەو پارەیە بدەینەوە بە حکوومەت باشە بەڵام ئەمڕۆ حکوومەت گوتی لەیەکی شوبات ینی چەند ڕۆژێکی تر ئەگەر هەر کەناڵێک پارەکە نەدا ئێمە پەخشەکەی ڕدەگرین ئەمە کێشەیەکی گەورەی لێناکەوێتەوە بۆ ئێوە لە کاتێکدا ئێوە خاوەن سێ کەناڵ بەڵێ وەڵا ئێمە بۆ نمونە نەکەوە هەر کێشێ بەڕاستی ئێمە هیوادارین
برادرانمان لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندن وەزارەتی ڕۆشنبیری چاوێک بە بڕیارەکانی خۆیان بخشێنەوە ئێمە سوپاسیانەکەین کە ئەوان هاوکاری ئێمەش بوون وەکو کەناڵ بەڵام ئێستا ئەزانم قەیرانە بالێ بگەڕێن دەرفەتێکمان بدەنێ لە 2019 ئەو حکومەتەی کە تازە پێک دێ با تۆزێک گوزەرانی خەڵک ببوژێتەوە با تۆزێک بازارەکانمان بژێتەوە حکومت هەندێک پارە بخاتە ناو بازارەکان گەرم و گوڕیەک لە ئابووری کوردستانە ڕوو بدا ئێوە ئەوانیش ئەو کاتە حەقی خۆیانە داوای پارەمان لێ بکەن بەڵام لەم کات و ساتەدا بەڕاستی هەموو شتێکیش وەستاوە ئێمە ناتوانین ئەو پارەیە بدەین پارەکە زۆرە هەلتان چێ چارەسەرتان چییە ینی داخستنی سێ کەناڵ کە ئێوە سەرپەرشتی دەکەن چی لێ دەکەوێتەوە بەڕاستی من یعنی نازانم چۆم ئێمە گەر بێت و زۆر جار بیر لە خۆمانەکەینەوە ئێمە هەر کارێکی تری بزنس بکەین زۆر سەرکەوتو شەبین بەڵام ئێمە لە خۆشەویستیمان بۆ ئەم دەستگایە و لە خۆشەویستیمان بۆ کەناڵاوە یعنی خزمەتێک بە خەڵکی کوردستان بکەین ڕاستی نەمانتوانێت دەست بەرداری ئەو کەناڵم داخستنیشی وەکو کوشتنی ئێمە وایە بەڕاستی ینی گەیشتە ئەو مەرحەلەیە کە مەترسی ئەوەتان هەیە ینی ناتوانن پارەکە بدەن یعنی پارەکە زۆرە ئێمە وەکو سێ کەناڵ پارەکە گەلێک زۆرە بۆ ئێمە یعنی ساڵانە تۆ پارە بدەیت داهاتەکانی شوانیە بۆ نمونە داهاتی ڕێکلامی شوانیە دوای ئەوەش کەناڵی ڕاگەیاندن گەلێک زۆر بۆ لە کوردستان بازاری کوردستان ئەو بەرگەیە ناگری ئەو هەموو کەناڵە هەیە ئەو هەموو کۆمپانیایە نییە بێ ڕێکلامی بازەوە لە خزمەتی ئێوە نییە کە چێبڕچێ دروست دەبیان بە پێچەوانەوە چێبڕچێ ئەو کاتە دروست دەبێت کە کەناڵەکان نەوعی بن چێبڕچێ ئەو کاتە دروست دەبێت کە کەناڵەکان فلتەر من پێم خۆشە بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن چاو بە ناوڕۆکی کەناڵەکان بخشێنێتەوە هەر یەکێک لە خۆیەوە کەناڵێک دروست دەکا بە کەیفی خۆی نەکە پێ دوایە پێشەوەی حکومت داوای پارە بکە پێویستە ڕەچاوی ناوەڕۆکی کەناڵەکان ڕەچاوی ناوەڕۆکی کەناڵەکان بکرێ دوای ئەوە شتێک هەیە بەڕاستی لە دۆبلازەکان هەزمانی کوردی شێواوە هیچی لەسەر ئەو تێکستانە نییە کە قسە ئەکرێ بۆ نمونە دەبێت پێداچوونەوە بکرێ بە دۆبلاژەکان پێداچوونەوە بکرێ بە وەرجێڕان و ژێرنووس باوەڕ بکە ئێمە ئەو هەموو مادووبوونە ئەەکەین ئەو هەموو تێچوو ئەەکەین لە دۆبلاژ یاخود لە ژێرنووس بابێن تەماشا بکەن هەر لە ژێرنووس ئێمە کۆری زانیاری کورد بەکارهێنین خاڵبەندی بەکارهێنین چەندین ڕێنمایی تەکنیکی خۆمان بەکارهێنین هەر هیچ نەبێ وا بکەین زمانی کوردی پارێزراوە بێ لە وەکو ڕێنووس یاخود دە زمانی ئاخاوتن تۆوەرە ئەو شتانە بە جووی خەڵکدا بچسبینەوە کە گرنگ و کاریگەرن نەک کۆمەڵێک شت لەگەڵ ئەو پەڕی ڕێزم شتی بازاڕی بێنیەوە ناو زمان و بەقیفی خۆت چێتە ناو هەموو ماڵێ باشە بەشێکی زۆر لە میدیاکان هەن بەشێکیان سەر بە حزبن بەشێکیشی ئەهلیە پێ دوایە دەبێت جیاکاری بکرێت لەوەی کە باجێک کەناڵێک بیدا سەر بە حزب بێ و کەناڵێکی دیکەش ئەهلی بێت من لەگەڵ ئەو پەڕی ڕێزم ئەوە ئەو پەڕی جیاکاری کراوە من ینی هەتا ئێستا و قەناعەتە لە لای من دروست نەبووە ئەو کاتانێک هیچ کاتێک کەناڵی حیزبی داناخنێ ئەوە بە شتێک بێ ینی بڕیارەکان بۆ کۆمپانیا ئەهلیەکان هەمووی کۆمپانیای ئەهلی و کەناڵی کەرتی تایبەتە هیچ کاتێک ناتواندرێ کەناڵی حیزبی دابخرێ هیچ کاتێکیش ناتواندرێ لە کەناڵی حیزبی باز وەربگیرێ هیچ کاتێک شتیاوان نەبووە ناشتواندرێ کەناڵی حیزبی دابخرێ ئەوەی کە هەیە کەناڵی کەرتی تایبەتە کەناڵی ناوخۆیەکانن کە ئەوانیش هیچ چارەیەکی تریان نییە. بەشێکی زۆر لە کەناڵەکان پابندی ئەوە نین باجی حکوومەت بدەن بۆچی؟ هۆکارەکەی ئەوەیە کە پارەکە زۆرە ینی تۆ بۆ یەک شار بۆ ساڵێک 2.5 میلیۆن غەرامە وەکو باج زۆرە بۆ کەناڵێکی ئەهلی کە لەسەر ڕێکلام بژی نەپاڵ پشتێکی کۆمپانیایەکی گەورەی لە پشت بێن نە حکوومەت نە حیزب ینی بەجددی داهاتێ و کەناڵانە بۆ شێوەیە نییە کە حکوومەت نەکرد بۆ شێوەیە نییە یان ئەتوانم بڵێم زۆر کەناڵ هەیە قەرزارە بەس لەبەر سومعە دایناخرێ ینی لەبەر سومعەیە کابرا دایناخاگینا قەرزارە زۆر کەناڵی قەرزار پێ و مانگانە خۆی لەگیرفانی خۆی پارە خەرجەکە بەس بۆی سومعەکەی نەشکە و داینەخ ینی کەناڵ هەبووە خەریکە بەرەو ئیفلاس بوون بڕۆ بە تەکید هەبوو ئیفلاس شێناو داشخراوە هەر پێشەوە حکومەت پێی داخە خۆی دایخستو باش ئەمە وا دەکات لەگەڵ ئەو بڕیارەی وەزارەتی ڕۆشنبیری کەناڵەکان تووشی کێشە ببن بە تەکید کەناڵ تووشی کێشە بێت چکە
حکومت خۆی قەرزاری خەڵکە بەڵام ساڵێک لەسەر خەڵکەکە ڕناوە سێکە قەرزاری ئەو قەرزاری حکوومەتە یانەوە تا ئەو قەرزەی کە خەڵک لای حکوومەتەیە با زەریبەکە لەوە بدا بۆ نمونە من حکوومەت 10 ملیۆن دیناری من قەرزارە وەک فەرمانبەرێک 2 ملیۆنی ئەو قەرزارم با لەوە بیبڕێ 10 ملیۆنەکەم بۆ بکە بە 7.5 کەوایە ئێوە لەگەڵ ئەو بڕیارەی وەزارەتی ڕۆشنبیری نین لەگەڵی نیمیچ کەناڵێدا بخرێت لەسەر ئەوەی کە پارەی نەداوە لەم زروفە پێشتر لە بوارەدا کارت بەڵێ لە 2008 لە بوارەیش لە 2010ەوە تاکۆ ئێستا ڕۆژێک حکوومەت لە دەرگای ڕۆژێک حکوومەتم نەدیوە بێت دەرگای تەلەڤیزیۆندا ئەو تەلەڤیزیۆن نیشم لێ کردو ینی لە دوای 10 ساڵ کارکردن ڕۆژێک حکوومەت نەمبینیوە گلەی و یەک دەستگا لەسەر سەبارەت لەسەر تەنانەت مخالفەش توانم بڵێم هەر سەیریشی نەکردم مخالفەش کراوە پێ دوایە من لە قازانجی کەناڵەکان بێ یان زیانی هەیە لە دوو ڕۆوە هەیە هەم قازانجە هەم زەرەرە باش لە ڕوویەکەوە کە تۆ غەرامە ناکری لە سەر پێچێک ئەمە قازانجە لە ڕووی مادیەوە بەڵام لە ڕوویەکی ترەوە کە تۆ مخالفەکەی ڕەنگە مخالفەکەت زەرەر لە کۆمەلگا بە ئەمە زەرەرێکە بۆ کۆمەلگا یان دوولایەنەیە ئەوەی کە حکومەت سەردان ناکەیان لێ پێچینەوە ناکە کەواتە دەگەڕێتەوە سەر وجدانی خۆتان بە تاکید دەکەوێت سەر وجدانی خاوەن کەناڵەکە چی پەخشەکە چۆنی پەخشەکە چۆن سەرپێچیەکە بۆ نمونە یەکێک لە خاڵەکانی ڕێنمایی کە لە وەزارەت دەرەچێت ئەڵێ نابێت ڕیکلامی شاشە لە 5 دقە تێپەڕێ بەڵام ڕیکلام چۆ بۆ 40 دقە 40 دقە ڕیکلام بۆ لەسەر یەک ئەمەش بێزارکەرێکی زۆر بە تاکید ینی تۆ کە ڕێنمایەکە دەرەکەی وەرە جێبەجێک من کەناڵم وەرە سزان بدە باشە بەپێی زانیاری تۆ کە ماوەکی زۆرە کار دەکەیت ئەو کەسانەی کەناڵ دەکەنەوە هەمویان ڕۆژنامەنووس و ڕاگەن ناخیر من نەفەرەزانم کە هەر ئەسڵەن ڕۆژێ لە ڕۆژان لە ڕاگەیاندان نەبوو خوێنەواریشی هەر نییە خوێنەواریشی نییە و کەناڵیشی دانا ئێستاش پەخش دەکە پەخشیشی وەزارەتی ڕۆشنبیری دەڵێت تا یەکی شوبات دوامەوڵە تا هەر کەسێک پابندی دانی باجی نەبێت ئەوە کەناڵەکە ڕادەچیت مەسلەی داخستنی کەناڵ ئەگەر مەسەلەکە داخستنە لە دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیری تەنها لەو فەقەڕێ نەبێت کە پەیوەندی بەڕێخستنی فرکەنسیەوە بەڵام ئەوان دەڵێن دەسەڵاتەکە دەسەڵاتی ئێمەیە لە یەکی شوباتی ئەم ساڵ پەخشی ئەو کەناڵانە ڕادەچیت خۆزگە دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیری لەوە زیاتر بە بەڵام ئەوان بە بڕیارێکیش دەکەن کە ڕێخستنی فرکەنسیە هیچ یاسایەکی دیاریکراو نییە بۆ ڕێخستنی هەموو کەناڵەکان لە گەور کەناڵە گەورەکانەوە تا کەناڵە کچەکان خۆزگە ئێمە میدیای کوردستانی لەسەر ئەساسی یاسایەک ڕێک دەخەین تووشی هەموو ساڵ سەرەتای ساڵەکان تووشی دووچاری ئەو قەزیە نەبین و هەندێک کەناڵ چاوی لێ دەپۆشێ هەندێک کەناڵش کێشەی گەورەی بۆ دروست دەکرێتن بەڕاستی هەر لەلایەن خودی ئەو بەڕێزانەی کە لە بەڕێوەراتی ڕاگەیاندن لە سەر وەزارەتی ڕۆشنبیری ئیش دەکەن و پاریش دیتمان و ئەو ساڵیش دووبارە دەبێتەوە هەندێک کەناڵ چاوپۆشیان باڵێ بە دڵنیایی و ئەتەنیا قسەیان نا بە دڵنیایی بێگومان بەڵگە هەیە لەسەر دەبێت ئەگەر نەبا پێویست نەبوو ئەم ساڵە بقەرارە دەرچێت چونکە ئەگەر پارنویان کردبیتەوە مەسەل لەو کاتەی کە لە مانجی هەفت مانجی 6 قەرارەکەیاندا و کۆمەڵە قەناتیان داخست ئێستا دەبایە لە مانجی 6 ئەم قەرار دەرچێت نەک لە سەرەتای مانگ ساڵەوە دەرچێت موعد دابنێ بۆ مانجی شوبات باشە ئەو کەناڵانەی کە چاوپۆشیان لێ دەکرێت کامە کەناڵ ئەمە ناتوانم تەسنیفیان کەم کامە کەناڵن کام کەناڵن چکەوە لۆکاڵین یان ئاسمانی لۆکاڵی و ئاسمانیش ڕەنگە تێدا بێت چونکە هیچ شتێکی وزۆح ئیعلان ناکری بە شەفافیت معاملە لەگەڵم قەزەیە نەکرێتە ئێستا بەڵام ڕاگررتنی چەند دەستگای میدیایی خەڵکێکی زۆر بێکار دەبی خەڵکی زۆر کێشە دەبی ئەمە بۆ ئێوە دوجار گرفتە ئێمە هەموو میدیا پێویستی بەڕێخستنەوە هەیە بۆ گرێبەستی بینە ڕۆژنامەنووس و دەستگاکان بۆ ئیلتیزامی دەستگاکان بە ڕێنمایەکانی لایەنە پەیوەندیدارەکان هەمووی پێویستی بەڕێخستنەوەی چونکە ئێستا ئێمان تا ئێستا لە فەوزایەکی ئەعلامی ئێوە دەستەوەستان دەوەست ئێمە دەستەوەستان ناوەستین ئەگەر مەسەلەکە لەسەر بیرۆڕای سیاسی بێ بەپێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 هیچ جیهەتێک لە کوردستان بۆی نییە هیچ کەناڵێک دابخاتن تەنها بە بڕیاریدا ئەوان پەخشی ڕادەگرن ئەوان پەخش ڕادەگرن کە پەیوەندە بە مۆڵەت و کرێی بازی ساڵانە هی چەپکە هی کەناڵێکی دیاری کراوە لەو ڕانگەیەوە یەکە لە بینی ئەو گرێبەستەیە لە بینی کەناڵەکان و دەستگاکانی ئەو یەک دوو کۆمپانیایی کە هەیە لە کوردستان پەخش دەکەن ئەوان ملزم کۆمپانیەکانی پەخشش ملزمن بەرامبەر بە وەزارەتی ڕۆشنبیری ئاین دایرەکە بۆ شکڵا دەست پێ دەکات لێرەدا سەلاحەتی ئەوان دێت ئەگەر نا بۆ داخستن لەسەر بیرۆڕای سیاسی
دەبێت بە پێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 بیت. باشە بەشێک لە خاوەن کەناڵەکان دەڵێن حکوومەت کەس قەرزار نییە بەس ئێمە نەبێت حکوومەت خۆی قەرزاری فەرمانبەران و قەرزاری خەڵکە بۆچ دەبی لەم دۆخی ئێستادا گەروی ئەوان بگیرێت هەر جیهەتێک لایەنێک پەیوەندیدار بە پێی اختصاسەکەی خۆی پێویستە معاملە بکە نە پێویستە حکوومەت پارەی فەرمانبەرانی کوردستان قەرزار بێ پێویستە لە کاتی خۆی بیدات ئەمە حقەکە چونکە ئەمە نابنەتە هیچ کەسێک فەرمانبەرە کار دەکات پێویستە نیاتیمان پارەکەی وەربگرێت و کەناڵەکانی میدیاش دەبێت هەست بە مەسئولیت بکەن بۆ ڕێخستنی میدیای کوردستانی و ئەو مجتەماعی کە تێدا دژین و ئەو چوارچێوەی کە هەرێمی کوردستانە پێویستمان بە ئینتیزامکردن بە یاساکان و ڕێنمایەکانەوە هەیە ناکرێت کەس لەسەر و یاسابێ کێشەی ئەم وڵاتە بە حکوومەت و بە مەسئولین حکوومەت و بەوانەی دەرێ حکوومەت و دەستگاکانی میدیا کێشەی نەبوونی سەروەری یاسایە. حکوومەت وەک دوا مۆڵەت بۆ کەناڵەکانی داناوە تا قەرزەکانیان بدەنەوە بەشێک لە خاوەن کەناڵەکانیش دەڵێن بەر لەوەی حکوومەت بیر لە باج و پارە بکاتەوە پێویستە بیر لە ناوەڕۆکی ئەو کەناڵانە بکاتەوە کە ئێستا لە نێو هەرێمی کوردستان کار دەکەن و بەشێک لە مادەکانی ڕاگەیاندنیان زیانیان بۆ کۆمەڵگەی کوردستان هەیە هاوکات داواش لە حکوومەت دەکەن چۆن داوا لە فەرمانبەرانی دەوڵەت دەکات سینگفراوان و پشوو درێژ بن تا حکوومەت قەرزەکانیان بداتەوە ئەوانیش داوا لە حکوومەت دەکەن سینگفراوان و پشوو درێژ بێت تا کەناڵەکان بتوانن قەرزەکانی خۆیان بە حکوومەت بدەنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.